لە یانزەمین ساڵیادی تیرۆرکردنیدا لە شاری سێمانی مەراسیمی دابەشکردنی خەڵاتی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەممەد بەڕێوە دەچێت. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە لای ڕاستی حەمامین پەیامنێری پەیام لە شاری سێمانیەوە لەگەڵمانابێت. ڕاستی سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش ئەمەوێت بزانم زانیاریم بیتێ سەبارەت بە مەراسیمی دابەشکردنی خەڵاتی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەممەد لەلایەن کێوە ساز کراوە و ئەم مەراسیمە چێ تێیدا بەشدارە؟ بەڵێ کاکسەرا سڵاو لە ئێوە لابینەرانی کەناڵی ئەسپانی پەیام دیارە کاتژمێر 9 شەوی 21 مانگی حوتی ساڵی 2008 ئۆتۆمبیلێک لە جۆری BMW ڕەش ئەچێتە بەردەم ماڵی سۆرانی مامەحەممەد و لەلایەن چەکدارێکی ناسراوە تەقل لەو ڕۆژنامە نووسەکەن کە لەو کاتەدا بەرپرسی نووسنگی کەرکووکی گۆڤاری لڤین بووە و دەست بەجێ گیانە دەست دەدات ناوبراو. ئێستادا پاشان ساڵ تێپەڕین لەو کارە ساتە و لەو شەوە گۆڤاری لڤین 11مین دابشتنی خەڵاتی سۆرانی مامەحەممەد دەست پێ کردووە لە شاری سلێمانی و بڕیار وایە 11مین خەڵاتی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەممەد دابەش بکرێت. من بۆ وەرگرتنی ڕای خانەوادەکەی لەسەرەوەی کە 11 ساڵ تێپەڕە بێ بەسەر تیرۆرکردنی سۆرانی مامەحەممەد، بەڵام تا ئێستاکە بکوژەکانی دەستگیر نەکراوە و کەس نازانێت لەسەر چیت تیرۆر کراوە ئەو ڕۆژنامەنووسە. بەڕێز گەردە محەممەد عەزیز خوشکی ڕۆژنامەنووسی تیرۆر کراوم لەگەڵا خاتوگەردە بێتێرەوە سڵاو لێ بۆ سوپاس بۆم دەرفەتە. ئەگەر پێم بڵێ ئەوکو خانەوادی سۆرانی مامەحەممەد داوای چی دەکەن و تێبینیتان چێ لەسەرەوەی کە دوای 11 ساڵ هەتا ئێستاکە بە کوژانی براکەتان دەستگیر نەکراون؟ بەڵێ 11 ساڵ بەسەر تیرۆکردنی شەی سۆران مامەحەممەد برامدا تێدەپارێت تا کۆیسە بکوژانی دەستگیر نەکراوە. کەیسەکەی هەروە خۆی لە دەستگا ئەمنیەکانە خۆڵی لێ نیشتووە بەرەو پێشچوونی بەخۆی نەبینەوە. هۆکارەکەیشی ئەوەیە کە ئەم حکومەتە ئەو کەسانی کە لەم حکومەتەدا کار دەکەن بەتایبەت دەستگا ئەمنیەکان هەمووی سەر بە حیزبیەکێتی و پارتین وە بە دڵنیایە ئەوانش نایانە ئەم کەیسە ئاشکرا بێت و تا کۆیسەش ئاشکرا نەبوو و بژانی بە بەردەوامی لەم هەرێمەدا بە ئازادی دەسوڕێنەوە خۆشی خۆیان دەگوزرێنن. بەڵام ئێمە هەر سوورین لەسەر ئەوەی کە هەموو ساڵ ئەم یادە بکەینەوە و سوورین لەسەر ئەوەی بکوژانی هەر ڕۆژێ بێ بە دادگایەکی عادلانە بگەێنین. دڵنیایشم ڕۆژێک دێ ئەو گەندەڵچیانەوە ئەو بەرپرسانی کە ئێستا جارێکی کرد چوونەتەوە سەر حکم لارەمدا حکم دەکەن کە تیرۆر بەردەوامە تاکۆیسە جارێکتر ئەوانە نایانەوە کەیسەکەی بەرەو پێش بچێت و بە دڵنیاییشەوە ئەو ڕۆژێک دێت ئەو بکوژانەی بە دادگای بگەێنین و سوورشین لەسەر داواکەی خۆمان. بەڵام هیچ داواکەم لە حکومەتی هەرێم نییە چونکە ئەو حکومەتە هەمان حکومەتی پێشووە کە 11 ساڵە تێدەپەڕێت ئەوان دەسی بە ئێمەکەن و ئەو حکومەتەیە کە ڕۆژانە خەڵک تیرۆرەکەن لەم هەرێمەدا. خاتوگەردە چەند ڕۆژێکە کابینی نوێمی حکومەتی هەرێم دەست بەکار بووە و سەرۆکی وەزیران گۆڕاوە. ئێوە چ ئومێدێکتان هەیە بەوەی کە ئەم کابینی نوێمە بتوانێت گۆڕانکاری بکات لەو دۆسیە و بتوانێت تۆمەتبارانی ئەو کەیسە ڕادەسیدادگا بکات؟ وەڵڵا هیچ ئومێدێکمان پێیان نییە چونکە هەمان حکومەتە هەمان دەست و داری ئەو حیزبانە بەڕێوەی دەبن و هیچ ئومێدێکم بۆ حکومەتە نییە. بەڵام ڕۆژێک دێت ئەوان خۆیان لە پەتی سێدارە دەبینەوە و ئەیان خێنە ژێر پێکانمان و ڕۆژنامە نووسان و ڕۆژنامەی ئازاد بەرەولوتکە ئەوڕا خۆری ڕۆژنامە ئازاد هەڵدێت زیاتر بەرەولوتکەڕە و ئێمە سەر دەکەین بەسەراندا. خاتوگەردە ئێوە بێ ئومێد بوون لەوەی کە براکەتان بکوژەکانی بدۆزرێتەوە و ڕادەزابی یاخود هەر لە هەوڵەکانتان بەردەوامن؟ ئێمە هەر بەردەوامین بەڵام ئەم حکومەتە ئەوەیە تا بەدەست دوو حیزبی سیاسیەوان و دیکتاتۆرن و ڕۆژانە خەڵک تیرۆرەکەن وەک ئەبینین و خەڵک هەمووی ئەزانێت و هیچ کەیسەکەی بەرەو پێش نەچێت تا کۆیسە. بەڵام ئێمە هەر بەردەوامە بین چاوەڕێی ئەو ڕۆژاکەین کە ئازادی بەرقەرار بێ لەم هەرێمەدا. سوپاس بۆ خاتوگەردە خوشکی سۆرانی مامەحەممەد. دیارە پاش تیرۆرکردنی سۆرانی مامەحەممەد چەندی ڕۆژنامەنووسی دیکە تیرۆر کران وەکو سەدەش عوسمان وەکو کاوە گەرمیانی کە هۆکارەکەی ڕۆژنامەنووسان بۆ یەگەڕێنەوە کە بکوژەکانی سۆرانی مامەحەممەد دەستگیر نەکران بۆیە ئەوانیش تیرۆر کراون. بەڵا سپاس بۆ تۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین لە شاری سێمانیەوە لە مەراسیمی دابەشکردنی خەڵاتی شەهیدی قەڵەم سۆرانی